کەناڵی ئاسمانی ئامۆژگاری السلام علیکم و ڕەحمەت الله و بەرەکات. خوای گەورە سوپاس گوزارین کەوە لە جارێکتر لە بەرنامەیەکی تر ئێوارەیەکی تر لە خزمەت ئێوەی بەڕێز داین بۆ پێشکەشکردنی بابەتێک لە بابەتە ئاینیەکان، باسکردنی چەند ئاەت و حەدیثێک بۆ ئەوەی هەم کەڵک و سوودێک بی بۆ خۆمان، هەمیش ئێوەی بەڕێز سوودێکی لێ ببینن بە ئیزنی خوای پەروەردگار. بەرنامەی ئەو جارەمان یاخود بابەتی ئەو جارەمان بابەتێکە دەمەوێت سەرەتا بە دوو پرسیار دەست پێ بکەم. دوو پرسیار لە ئێوەی بەڕێز بکەم لە هەمووتان، گەورە و بچووک. ئایا دەزانن چ شوێنێک لە دنیادا خۆشەویستترین شوێنە لە لای خوای پەروەردگار؟ ئەمە پرسیارێکی ئەنە و حەق خۆیەتی هەمومان بزانین، چونکە ئەگەر بزانین ئەوە زیاتر قەدرێ و شوێنە دەزانین، زیاتر پەیوەست دەبین دڵمان بەو شوێنە. ئایا چ شوێنێک لە دنیا خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار؟ و ئایا ئەزانی کە خوای تەعالا شایدی ئەدا بۆ هەندێک کەس، شایدی ئیمان ئەدا بۆ هەندێک کەس؟ ئەو کەسانە چێن کە خوای تەعالا شایدی ئیمانیان بۆ دەکا؟ ئەوانە بەڕاستی ئیماندارن، ئەوانە بەڕاستی تەقوادارن. جا لە میانەیە و چەند ئاەتەی کە دەیخوێنینەوە باسی دەکەینەوە فەرمودانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان دەردەکەوێت کە خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار کوێیە و چ کەسانێکن کە خوای تەعالا شایدیان بۆ ئەدات. جا ئەوەی لەو کەسانە بیت هەست پێ دەکات بەڕاستی مژدەیەکی زۆر خۆشە و ئەوەی لەوانەش نییە و هەتا ئێستا هەستی پێ نەکردووە، دەرچی پێ نەکردووە، نەیزانیوە، لە ئەنجامی نەزانی زۆر ڕووی تێ نەکردووە، ئەوە بەڕاستی بە هەوڵی بۆ بدات و ئەگەر نەیزانی بێ هەوڵی بۆ بدات، ئەگەر کەم تەرخەم بوو بێت با ئینشاء الله تەعالا خۆی گورج و گۆڵ بکات، خۆی توند و تۆڵ بکات و زیاتر خۆی شارەزا بکات لەو بابەتانە کە بۆ قیامەتی بەکەڵ کرد. وتمان چ پرسیارە؟ ئەو پرسیارەی کە کردمان چ شوێنێک خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار؟ ئەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوابمانەداتەوە، فەرمێت ئەحەب البلاد إلى الله مساجدها. خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار مزگەوتەکانن. ئەو شوێنانە شوێن کە خۆشەویستن لای خوای پەروەردگار مزگەوتەکانن. و ئەبغەض البلاد إلى الله أسواقها. و بێزراوترین شوێنیش بازاڕەکانن. بۆ خۆشەویستترین شوێن لای خوای پەروەردگار مزگەوتن. ئەسڵی ئێمە بۆچی دروست کراوین؟ هەمووتان دەزانن الحەمدولله ئێمە بۆ عیبادەت دروست کراوین. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. بۆ عیبادەت دروست کراوین. کە بۆ عیبادەت دروست کرابین کەواتە ئەسڵی عیبادەتەکە، زۆرترین عیبادەتەکە، خاص عیبادەتەکە لە شوێن لە مزگەوتەکانە. کەواتە ئێمە فیتڕەتی ئێمە کە بۆ عیبادەت دروست کراوین، بۆیە مزگەوتەکان تەنها شوێنی عیبادەتن، بۆ ئەوە دروست کراوە، چونکە زۆرترین زیکری تێدایە، زۆرترین عیبادەتی تێدایە، زۆرترین سوژدە بردنی تێدایە، پاڕانەوەی تێدایە. ئەی بۆن بێزراوترین شوێن بازاڕەکانن؟ خۆ پێویستی خەڵکە، بەڵێ پێویستی خەڵکە، بەڵام چونکە زۆرترین فێڵ و زۆرترین درۆ، زۆرترین غەش و زۆرترین خیانەت و حرام خواردن بە ڕیبایەوە بە ئەنواعیشتەوە زۆربەی هەر زۆر لە بازاڕەکانن. تەمەشاکە پێچەوانە یەکتر، لەوێ زۆرترین تاوان، لەوێ زۆرترین عیبادەت. کەواتە فیتڕەتی ئێمەش بۆ عیبادەت دروست کرابیت، ئەوەی خوای تەعالا خۆشەویستترین شوێن لای مزگەوتە، کەواتە دڵت بە مزگەوتەوە ببەستەوە. چێنەوانەی کە خوای تەعالا شاهیدیان بۆ دات؟ هەمان ئەو کەسانن کە هاتووێ مزگەوتەکەن، هەمان ئەو کەسانن کە ماڵی خوا ئاوەدانەکەنەوە. جا چ بە دروستکردن بێت و چ بە ئاوەدانکردنەوە بەچوونی؟ چون بۆ مزگەوت ئاوەدانکردنەوەیە. خانوێک با دروست بکرێت، مزگەوتێک با دروست بکرێت، با جوانترین و خۆشترین مزگەوت دروست بکرێت، ئەگەر خەڵک نچتە ناوی و نوێژی تیانەکە ئەڵێن ئەو مزگەوتە چۆڵە، ناڵێن ئاوەدانە. دروستە مزگەوتەکە کرا، بەڵام ئەو چۆڵە. بەڵام ئەیگەر خەڵک ئاوەدانی کردەوە، هاتچۆی کرد، نوێژ تێدا کرد، جمعە و جەماعەتی تێدا کرد، دەڵێن ئەو مزگەوتە ئاوەدانە. الحەمدا مزگەوتێکی زۆریش ئاوەدان، تا زیاتر خەڵک تێدابی ئەو مزگەوتەی ئێمە، ئەو مزگەوتە گەڕەکی ئێمە، ئەو مزگەوتەی گوندیم الحەمدولله ها زۆر ئاوەدانە. بۆچی؟ چونکە خەڵک زۆر دەچیت. ئەوانش خوای گەورە شایدیان بۆ ئەدات.
شاهدي بو داون أفرم إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. خواهي تعالى دا فرمي بتأكيد أو كسانيك هاتو چوي مزگوتكن آودانيكن و جا تبا دروس كردن و تبا چون بوي تيدا بمعنوي أواني كدا چن ويش تيدا دكن آودان دكنوا أواني شن خواهي تعالى دا فرمي من آمن بالله واليوم الآخر. شاهدان بود أواني إيمان دارن باوریان بخواه ایمانیان بخواه ایمانشان بروجی دوایه بو آودانی دکنوا چونکه چاوروان او اجر پاداشته قیامت دکن که خواه تعالی بو او کسانی داناوه بو کسانی آودانی مزگوتکان آودان دکنوا چی بو داناون اوانه باوریان وایه که هات چو کردنی مزگوت هات چو کردنی مزگوت اوانه دلیان بمزگوتو بستراوتوا مزگوت آودان کنوا لموقف كان يك موقف لدواي موقف الروج قيامة لنا قبر دا تا كوتا شوين كإنسان تيدا دچيت هر هموي خواي تعالى باسي كردوه كواتا باوريان بخواي وبروجي دواي هي اوانا هاتشو مزقوتا كان چونك خوان لمال اخوان نزيكن وبردوام لمال اخوان نزيكن خواي تعالى لهموشن لاخوان نزيك كاتوا حتى لفرموديك پیغمبر اخوان صلى الله عليه وسلم دفرمي 7 يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظلك إلا ظله لروجة شي قرم دا لساعي محشر كبيغمبر إخوة فرمي عليه الصلاة والسلام خلائق همو كودة بيتوا لدشتة شروط هيتشي تيانية خور ديتي يك مايلي إنسان ديتي يك مايلي زوي واتا أوندن زيكي بيتوا لخالش يك مايل واتا 1600 مترك هر أوندن زيكي بيتوا خلچ بجوري تاوانا كان العرق إخوان دا غرق دبن لو روجدا هيت سيبريك نية مو بريدة نية سبليت نية دارك نية شد نية بردك نية تنها سيبري عرشي پروردگارة خو إيمان دار ناتنا لبرو قرمايا أوانا خواهي تعالى أو إيمان دارن لجير سيبري عرش خوان رادا قريد چين أوانا لجير أو سيبري دبن چينيك لوانا كبيغمبري خواه صلى الله عليه وسلم لحو چين باسي دكات ورجل معلق قلبه بالمسجد أو بالمساجد يشك لو تشيناني كدسنا أجير أو سيبرا أواني ضليان بيوستا بمزقوت معلقة ضليان لمزقوت هالواسيوة يعني چي يعني بردوام لوين هر چاوروان بانك بدرا بسنو مزقوت كيشي خوشان دكن إشي دنياي خوشان دكن بلام هيچ وقتك كبانجي الله أكبر هاد ناتشن جماعة كانيان هاد شوي مزقوت يعني لسر إيش دابنين شو كبو دوتري الله أكبر الله أكبر يعني همشتي خوالة همشتي قورترا عبادتي خوالة كاركت قورترا مزقوتك لمالكت قورترا الله أكبر ببير بانقوازي خواتشون لا همشتي قورترا الله أكبر أكبر يعني همشتي قورترا لو أنا عندك بابتي قرين بي قورة بي بلام قورترينيان مالي خوايا قورترينيان بانقوازي خوايا قورترينيان نوێژ و تاعاتە لە هەموو شتێک کەواتە ئەو کەسە هەر چاوەڕوانە بانگ بدرێ و بچێتە مزگەوت و فەرمانەکەی خوا جێبەجێ بکات ئەوانە لەژێر سێبەری عەرشی خوان ئەوانەی دڵیان پەیوەستە بە مزگەوت تۆ تا چەند دڵت پەیوەستە بە مزگەوت ئەوە بزانە ئەو مژدەیە دەتگرێتەوە چینێکی تریان کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هاتە مشاکە خۆ لە مزگەوت نزیکەوە أفرمى المسجد بيت كل تقي وتكفل الله لمن كان المسجد بيته بالروح والرحمة والجواز على الصراط إلى رضوان الله إلى الجنة هر كسي كا مزقود بكات مالي خوي مالي سرچي خوي مالي راستقيني خوي خواي قورة تكفل چي بو كردوا خواي قورة چي بو أوا كردوا ضمانت كردوا قرنتي چي بو كردوا كا رحمتي خوي بزيو رحمتي خوي بسردا برجنت هم لدنيا دا وهم لقيامتش دا وخواي قورة وعدي بيداوا قرنتي بيداوا كوا لسر پردي صراط او پردي كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم لمو بارك ترى ولا چاقوتي اشترى زور بآساني بسر او پرد دابروتو بپريتو بو بهشتكي خواي پرد الى رضوان الله بو رزامندي خوا او جابوا الى الجنه كخواي قورش ليت راضي بو خواي قورة ليت راضي بو داخلي بهشت الدكات كواتد دل بيوزبون بمزقوت او برهمكيتي او ثمركيتي او نتيجكيتي
و دیسان پێغەمبەری خوا صلی الله علیه